پۆلی دوانزەکان تاوەکو ئێستاکەش پرسیاری ئەوم لێ دەکەن مامۆستاجان باشترین شێوازی خوێندنی ئینگلیزی چییە تاوەکو بتوانین نمرەی دڵخوازی خۆمانی لێ بەدەست بهێنین پێش هەموو شتێک دەبێت ئەوە بزانیت کە ئینگلیزی لە پۆلی دوانزەیە پەیوەندیدارە بە هەموو بەشە پزیشکەکان و هەندەسیەکان و بەشە زانستەکانی تریش و تایبەت بەشی زمانی ئینگلیزی کە تۆ ئەتەوێت لێی بخوێنیت لەم ڤیدۆیەدا پێت دەڵێم شێوازە دروستەکە چییە قوتابی پێش خوێندنی کتێبی سەمڕایزی پۆلی دوانزە دەبێت پێداچوونەوەیەک بە هەموو پرسیارەکانی ساڵانی ڕابردوودا بکات چونکە ئەوە وای لێ دەکات کە بە تەواوەتی شارەزای شێوازی پرسیارەکان ببێت بە شێوەیەکی گشتی دوو ڕێگە هەن بۆ خوێندنی ئینگلیزی پۆلی دوانزە ئەو ڕێگای زۆر کاریگەرە بە گوێرەی ئەو حساباتەی کە ئێمە بۆمان کردووە ئینگلیزی لە ماوەی ئیزنی قوتابیاندا سەرووی 12 ڕۆژی بەرەکەوێ لەو ماوەیەدا هەوڵ بدە هەموو یونیتەکان بەجیا بخوێنی بۆ نمونە کاتێک یونیتی یەکەم دەخوێنی هەرچی پەیوەندیدارە بە یونیتی یەکەمەوە بیخوێنە چ گرامەر بێت چ ڕیدینگ بێت چ وردەکاریەکانی تر بێت بەڵام بێجگە لە ئەپیسۆد و دەنگ هەوڵ بدە هەموو ئەپیسۆدەکان لەگەڵ یەک بخوێنی تا بتوانی ڕووداوەکان وەک زنجیرەیەک بەیەکەوە ببەستیتەوە ئەگەر ئەم ڕێگایە بەکاربێنی ئەتوانی هەرچی ناون پێرسن و ئاجەکتیڤ و ئادڤێرب و بابەتە گرامەریەکانی تریش لە نێو ڕیدینگ و تێکستەکاندا بەدی بکەیت و پراکتیزیان بکەیت کە پەیوەندیان بە یونیتی یەکەم یاخود دووەم یاخود سێەم یان ئەوانی ترەوە هەیە ئەو ڕێگایە کە کاریگەر نییە و زۆرینەی قوتابیان بەکاری دێنن ئەویش گشت بەشەکانی کتێبەکە بەجیا دەخوێنن بۆ نمونە گرامەری گشت یونیتەکان بەجیا تا تەواو دەبێت ڕیدینگی گشت یونیتەکان تا تەواو دەبێت ئینجا پێناسەکان ئینجا دەنگ ئینجا ئەپیسۆد و ئەوانی تریش بەڵام لە ڕاستیدا ئەمە ڕێگایەکی کاریگەر نییە و تەنیا زەرەر بە خۆگەیاندنە و هیچی تر